لا نۆهەمین ساڵیادی کۆچی دوایی شاعیری گەورە شێرکۆبێ کەس بێگومان لە شاری سلێمانی ساڵانە بۆ یادی ئەم شاعیرە گەورەیە چەندین دیدار و کۆڕ و سیمینار و لەم ساڵیشدا چەند پێشانگایەکی کاریکاتۆری بەڕێوە چوو بێگومان ڕۆژی شەممە هەر لە نۆیەم ساڵیادی کۆچی دوایی شاعیری گەورە شێرکۆبێ کەس بە بەشداری زۆرێک لە هونەرمەندان و شاعیران دیداری شعر و ئاواز بەڕێوە چوو وەکو ئاماژەم پێکرد بە بەشداری چەند هونەرمەند و چەند شاعیر و ئەدیبێک لەوانە نەشمیل عەلی شاعیر و هەژار زەهاوی هونەرمەند و شوان عەتوف و کۆمەڵێک هونەرمەندی تر. تۆ شیعر هەر لە یەک ئەچوون، تۆ شیعر هەر لە یەک ئەچوون وەک دوولەتی هەمان. لە نۆهەمین ساڵیادی کۆچی دوایی شاعیری گەورە شێرکۆبێ کەس بە بەشداری ژمارەیەک هونەرمەند و شاعیر لە شاری سلێمانی دیداری شعر و ئاواز بەڕێوە چوو. ئەو دەمانەی تۆ ڕائەبووی دێڕی شعریش گرژ و مۆن بوو کە تۆ خەفەتدایە گرتی وەکو ئاشکرا شێرکۆبێ کەس شاعیری گەورەی کورد لەسەر هەموو بابەتەکان بە جیاجیا و لەسەر بابەتی ژن زۆر بە تایبەتی قسەی کردووە، دەقی زۆر تایبەت و ناوازەی هەیە بۆ ژنان، بۆیە خۆم بە خۆشبەختە زانم کە لەم یادەیە بەشدارم و ئەو دوو دەقەش کە بەشداریم پێ کردووە لە هیچ کام لە کتێبەکانمانیە و دوو دەقی نوێیە.